من صدى وأضالكم لقيش تبلانا قلق لمن صدى وأضالكي بيشا كرد لكي جورة دكربي بينيتو بمن بميني بدني هلال صوصني سورة قول الرشرحانكي لواني دبين خوش يوم او چیش گاز دکا هتی وتی ولاوکا اگر بیدم رو مرحمت لتو والبجرم شرب روشی در و ناگلتو بکمو بشوی در رشادم آدم دی بشو امن صدا و اوالکم لقایش تبران قلق لمن صدا و اوالکی لسرا شرب من خانك لو تدري ذكم والسري بتاقا بني بدي وبلاخ ومن حكم حظ وإدارة فرخوا أوايا أو جيش مع أوايا خوا أبو قربان دم فرزا خو بيا وساكي دزاران يجنماون كلامي خوالي وضخم زاران لقيش عوداني كيش فرمو دكديه خوا أقدر دكاك فرمو بقربان دم قربان قولي يجيت يدي بيجي جوري أفر رزو احترامي يجيت ناني دايه بس سري بلاد كل بيزاري بابسما سلو بيا وساكي فاتحة كي بخوينم خوا دولي اوي كاكي اسود جواب قرا لو بندارة السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. قربان اخبار السؤال. قربان بخير يا تعيش والله بعش السلام عليكم. سعود معك يا ربي والله سؤالنا. والله بعش يا ربي بدا والله باي اخويا. والله بخير تساو. كاكي شوال. والله جان. براسي زوج. والله جاك كاشي من بيش. اوز قم ديشي قريدي قربان زقم بپشتيون وساوة ولا بس بشاوي ساق بقى فيت الفارواناني كسورم دي دبر. والله قربان في خورم هرب شيخوبي او اواي برونو اواي خول ديابان لنا قوم او تشاو. قرا كان هذا برد من كره لا قن يعني كره بياو دي بدركيه بيقع النبي. كره حاجه بشوف في خورم بشيخوبي شاي من. دابا سمارت اودان بدا بعد ما فاتحه كيف بخوين خو اكدار. داوای لێ بردن دەکەم والله خەڵەت هات بەژوور داوای لێ بردنم هەیە حافم دەکەی ببوورە قوربان دەبێت لە بەک بێژوورێ دەبرت برم ئەوە نەمزانیم دەنێنجێون السلام عليكم پیاو چاکانی قەدیم عادية الفاتحة اللهم صل على سيدنا محمد لبنا كاني مو إيش خوش بخوا أبو خاتي قوري أخوتي إخوة يا الله بنا إخوة داوای لێ بردن دەکەم والله دەبۆ لە بەک هاتوامە دەرێ بەڵام داوای لێ بردنم هەیە ئەو ئاسنە چێ لێ بەخوا ئاسنەکی نیازدارە ئەوە ئیڤایە قەدیمە دەبەرت برد والله بەشە سە چوار ڕۆژان بکە بەڵام بەسەری برات کرد بە بێهۆنیە ئەگەر نایان بردووە خوای گەورە بەخوا بێتاقەتم والله با بشوێکی بدەم ئەلێرە والله ئێستا حاڵ لێ ناگەمە ئەوەی با بشوێکی لێرە بۆ بدەم بەخوا گەورە هێزێک تاقەتێ بۆ گێڕێتەوە هاي برسيتي بخوای برسی لە کەس ناپرسی يا شيخجان بقربان الدم هاتم حضوري جنابت عندك داوا كريم هيا تبي همان بوجي بجيك إذا زانم هموت بيدكرين قربان الدم دبي إن شاء الله هرچوني كي بي مامچو خام بو چاك كيوا أو داوا كاري لبيش همانه أي إيمان دار وقرباني قورا كدم دبرت مدن خوايا أي خوش كم بمن داليا ويا خوايا بسلامتي نزاتي دي أي شيخ بوي وفاري ماما كنتو شو باري وابرك كبرك عقلبي بسلامتي نزاتي دي واصل شيخي بين واصل داك دوامك نشوي خايبين دسك كده شيخ واصل بين ناسو داوا دسك كده شيخ عقلي كلك للشيخ بركة عقلي جيش بومن داي جيش بومن أتوبي يجني آخر دعاش ممكن كاك وامك النادي أتوبي يجني هنا تو بارم بوتي أو ذاك
فەقیرەت بەدبەخت کردو دەتەوێت کچێ خەڵکیش بەدبەخت کەی والله شنم دەوێت بۆ مێنە کەیفی خۆ نا من دژنێ بۆ تو بێنم هەرێ والله شنم دەوێت بەڵێ هەرێ والله دوعام بکە ژێم بۆ کچێ خەڵکی بەدبەخت ناکەم خەت جان دانیشە دەی دەیوە پارە دوعام کە دەی بۆ خۆوە پارە ژێم بۆ بن دەی بڵێ یا شێخ بڕێک پارەی بۆ بام نێری هێندێکی عەقڵی بۆ من ئەمە بۆ کەیفی خۆتە ژێم بۆ بێن کەیفی خۆم دوعا ناکەم بۆ ژێم بۆ بێن یا شێخ گیان ئەمن داواکاریم زۆر هەنە لە خزمەت جەنابەت بە تایبەتی مامچوو خام دەبێت بۆ چاکەوە باشەوە ئەوە وەخڵ بچیە خۆ هاتوونە سەدار و بەردیاوە هەی کوڕە خۆ هاتوونە دار و بەردی دەپاڕێنەوە ماڵاوە خوا خوایەکی گەورە و گرانە دەبێت تو خوای وەرە چی لە خوای نەپاڕێ وەرە دار و بەردی بەپاڕێ ئەی مامچوو خام دەبێت بۆ چاکەوە ئیشاڵڵا ڕزقێکی چاکیشی حەڵاڵی بۆ بنێری ئەو کوڕم بۆ عاقڵ بکەی داواکاری هەردووکمان جێبەجێکە ئیشاڵڵا ئێمن و ئەوش نەبەستە زمانەی کە دێن هەموو جارە دێن هەموو جمعان هاتوونە ئێرەمە لەبەر دەپاڕێنەوە خوشکی بەشانانەوەیە خوشکی بەشانانەوەیە نەجاحتی دێ کوڕەکەشیان تەواو نییە منداڵەکەشیان تەواو نییە گێلە ئەو جا وەختی هات بڕۆین یا شەخ ئەمە بەجێت دێڵین دەزانم ئەمە نەتوڕاون دەبین بەزەت ئەتوو چ بکەین بڕۆین ئەتوو چاوت هەر لەمەیە دەزانم بە قوربانت دەبم یا شێخ بەڵام دەبێت سێ جا بە دەورەی دابسوڕینەوە جا بڕۆین ئەوەشی جێ نا بەێدانا بەلای ڕاستدا بەلای ڕاستدا بەلای ڕاستدا دەڵێم وەرە یاڵڵا وەرە دەبێت سێ جا بە دەورەی دابسوڕینەوە ئەو جا بڕۆین بێدەنگ بن وەسۆڕێنی بێدەنگ بن ئیشەکە ئاوا دەبێت سێ جار سوڕێنەوە ئەو جا بڕۆینەوە نابێت دەستی بگرێتەوە بۆ دەستی بەردەبێت وەرە دەرە لەوێ وەرە دەرێ بۆ چێ ناترسێ و دارەوەک بێتەوە دوای بە هیچ بۆم نێوە دەرێ ناترسی باینەکەی خۆ تاوکەی با سێ جارەکەی تاوکەی دەبڕۆ دی بڕۆ بە دەوریدا دەستۆرێنەوە دوعام کەنی دەبێت سێ جارەکەی تەواو بکەین ئەو جا بڕۆین ئەوە شێخ وەخسێنە ئەوە شەخ وەخسێنە هەرتمێن دەمەڵێن دەوامەزە وامەکەن ئەوە شێخ وەخسێنە دەگەڵ بێکەوەندەی مەترسە یا شێخ بە قوربانت دەبم شەکەوە بۆ کوێ دەڕۆنە بۆ چ دەکەنەوە بۆ چه هاتوونێرە یا شێخ بە قوربان بەوە توی شەکەدا جێبەجێ دەکەی هەر ئێستا دەچنەوە گوندی نال و شێوەکی چاقادر دەکەن هەر ئێستا بەداگی نابنە هیچ شوێنێکی دەبارەت دەمرم ئەوەی ئیماندەت پیاوچاکێک بەڕێوەیە پیاوچاک ئەوە دێتە نێوتان دێتە کوێ ڕێزی لێنێن احترامی بگرن بەسەر هەردووک چاوان بە قوربان دەبم یا شێخ بە قوربان دەبمەوە ڕۆیشتینەوە ئێستا هەر یا شەخ بێڕۆژ لێ بۆ بێنژنێ خەمن نەبێ جێبەجێ دەکرێ ئینشاڵڵا جێبەجێ دەکەین ئینشاڵڵا چ بکەینەمە بە قوربانت ئەمریک بە چییە گوندی بڕانەوە گوندیەوە چ بکەین لەوێ ڕۆنان و شێوەکی چاک ئادر کرد وای بەسەر هەردووک چاوان باشە بەسەر چاو بە قوربانت دەبم ئەوانە پاشە پاش دەکەوم دەکەوم با بڕۆین نانی شێوی حازر بکەین با بڕۆینەوە وەرە درەنگە با بچین نان و شێوەکەی حازر بکەین
خواه بقربانی و ناز و نعمتت بم خواه ورا خواکی او تاک پرستت به خواکی به عظمتت به دست ندارو بدی لبو من پاڵێنەوە خواه بقربانی و ناز و نعمتت بم خواه لێت بەزار بنانی نیورێشە موسۆگەر کردە بەرت برم خواه لێت بەزیاد بێ خواه تەماشای خواه بقربانی چۆن ئافتێ چۆ بە چۆ بیدە خواه بقربانی و ناز و نعمتت بم خواه وەرە تەماشای خواه بقربانت بم وەرە بین لەوەی دەکەیەوە خوایە تۆ خوایەکی گەورە و گرانی ساحیبی هەموو شتێکی خواه قدرت و دەسەڵات لەلایەوە وەرە دار و مەدی ئێرە دەپاڕێنەوە لە دار و مەدی ئێرە شت بەدەستەتە لە بۆی بکەی كرة فرياكة وإيمان دارك كان بوهات إيمان دارك كان بوهات باشا وهاتي ملام تبوها إيمان دارك كان بوهات كتار حالاتي كرة بخاتي خوا إيمان دار وشو هاتوا إيمان دارك شو لين ما خصها مسألة شتوى يعني ولا اشتكيت تنقشتم إيمان داري شو حالي شي والله بقربان دوم عرزي جناب صبرت بالتعامل هواش هود وروا عرزي جناب دكم عمله بخوبه بكره جيليو بله بخوبه خزان تشوبين لسر او تاكي او ايمان داري دباراينو بله او ايمان دار لين ودنك هذا بخوي دنجيها إيمان داري أنا قصيك ذوي اري بخواي بوج بتاي خوم بتاي خوم نمدي والله يوم لدنجيبو كرة مع الله او تعو شاهد هو سيكت زابي داينا ورا والله هم قلوا شاهد بيا من قناعة بيقصين يا صد صالح دلت أو بفكر بابيري من أوي ما عندنا شو راسين والله دنجيها بخواي دنجيها هات انا زان بخواي دنجيها دغ هم داو كاري كان دغ هم داو كاري كان شو لبوجي بزي دكم داو كاري شت لك دهن والله هذا يقول اخواتنا دكدن ما معه داو قري ما كدن قصشي كدن دي يقول سدي دايبون وجره سبحان الله ما شاء الله لكاري خويا امن جمعه كيدي كش تشوموي بالله هیچ لگور نبوه هم جمعه چوین پاراوی نوله بس او جاری ونیا قصه جار دبی بدوره دابیوا بدوره ايه انت بما قالت بشتكي عارف اخوي ما والله جار دكاك اخواني تو ايمان ضعيفه سي جار قبل دوره دادينوا سيم جار كشي باقي كدي راوستن ايه اما شهر سيك راوستن ترساين دنقك لغيبه وهات قلت نبو راوستن قلت راوستن من هموش كان بوجه وجدكم هم داو كان بوجه وجدكم هم داو كان بوجه وجدكم بلان دبي بتنوا بيك خادني كي خوشم لبو حاضر كان لبو وجنا لبو بياو تشاك قديت ديك بياو تشاك قدي لا نازم او بياو تشاك كان جيني يا تعب واصل اشتي بينا والله اخوش بدس يخوت داش تلك حبيبي سبو لا قد الله او قنجي او زماني هم هون اخذ ساعه ما معولا باشا ما معولا اما اول سي صار اللي يقول دي اما نحمور روجشي لكن ابي ايمان دارم مرم بيا بو ايمان دارته اسا من جمله بو قسيشيكا بو ترى من لبو خون من وني ضرب انا بريجي بارام لبو هم جمعه او جمعه كيدك كسر لنا كسر جينك والله صيقن بيش بوجين بو بينا ما معولا ما معولا بقصي من دكاي السينما ما ما مشو خاي او شتي واحد باشين شارس باشا عمر جاراز اخذ بيبتي خوانك حاضر كاين لا سين اخوي ايمان دات سد اخوي باشا كره بقى بس باوري بيناكم اجر شاي بس بخواي من جنبه بخوا من باور بينا نيدي خوانك كان حاضرنا كان حتى تعمل شيتنا كده ام بيقوش خوانك حاضر كاين واحد عازل وش عازل ولا كل خبر ابراهيم داخل الله شيء برون والله فرمو لمالي هاي عمبار ما مشو خا بخير يا وا واحد شلوني بابا واسعد شلون ما مشو خا سلامتي والله اول ساعتين مشكله واسعد شلون ساتر بوي انا والله ساكن كره ما مشو خا كان ساعه علي بخوي سبوه مو قلت ولا بنت قاعد خدش قندي علي بخوي سبوه حمبر دبو بيمنا علي كره زعما ما مشو خا ست بيبلن ما معولها امام عولا يخون صوتا تساچی سرزینوی حولا پورا مانه حولا پورا مانه ایدی من دوی دانش بوم هاد بهان کان کو بخار دان دی گوت زیندو بو تو تساچی سرزینوی
اللهم صل على أري بخوي أشهد أن لا إله أري شي هزين وبوتو بخوي ما مشي خشتك حالك شتك دانني هم خرج قندي شتك هما باشا ما محاولات وبمن بلي استبتني شو تساكي بالشويت شو كان جيت لا ونيتي جيجا كان هي حما شتك أبي جينا كده قال خوب دي بخو بجنيو شنو ده قلبه شلون هذه ساكي تي قلت ساكي ضل قلت ما وش كم ولا صار من داليا نجاتي ببيو ضل قلت تي حربت ساوان تعتو استعدي بود جاري تو اگر ايش نتسال بدي هن مجهولين هسه نجانا يا ما مجهولين نينا نا كره اگر يوابي وضعك اشرا نا تا فرمو شو او داني هرب فرمياك فرمو هرب خوش دي هرب تمام ما نبي تاكو باقي ده كان تعلم بو بخيونا كدو فرمون يا الله ما والله مامچو خاچونی خير يسد ساعة كم حالت يا بخير فرمون باشا شكون بخير يا بابا عصام بخير يا بابا لازم بخير شلون ساكن سلامة شلون بخير سلامة ساكن سلامة باشي والله إذا خوي بزياد بأول ساعتنا بابا هذا عقب بياني هسه حست شي زور خوش يا أخوة هالتندرس باهي يا أخي خورا عورو شلون دلي وك بدل دي كابلا دلي كيف مبرك صاصتنا بس عمري اشتشي بوجي رابو والله شرب يزورن في عجايبو سروي دعوة والله مامچو خازا بلمتي چو والله اما چوبین لە پاڕاینەوە لە ئیمانداری ئەو چاکەی خۆ نەبی ئەو چاکەی بەڵێ ئەگەر لە گەڕانەوەیدا سێ جار بە دەورەیدا سوڕاینەوە لە سوڕانەوەیدا بانگی کردین لێ نەدەنکات شەبرەبەت بتبێتك مامشي خجابي داينو جاب أنا قيدي ناكنا أتولوي قرا يا سابع حولا قالهم الشيخ لاب ننوز بوي مامچو خانازم او خلک بو بارم پێناکە والله ئەی هاوار وی تۆ بە گوێ خۆم گوێ لێ بوو والله لە گەڕانەوەیدا ئەگە بە دەورەیدا سوڕاینەوە بۆ خۆی بانگی کردین کوڕە والله زۆرم پێ عجایبە حولا کوڕە عمبەر عەقڵم نایبڕی کوڕە چۆن کابرا چاک و ئەسحاب و شێخم نەدیوە نامبیستوە لە حیاتی خۆدا مردوو قسەی کرد بێ باشە عمبەر تۆ قەناعەتت بێ قسەی وای مامشو خالەکن من تەقەیدی ونیا باشە شوانە کوڕە تۆ دەدێەوە بڕە شوانە باشە تو بە حساب خوێندوتەوە ئی بە زیاد نەبی دەوەرە نزیکێ من ئەتو بە حساب جامیعاتت تەواو کردووی سا تۆ عەقڵت دەیبڕێ و شتە ڕوویدا بێ من قەتم سیقە بە وەعزی نەبووە ئەمن نازانم ئێستا ئەوە باسی چی دەکەن ئەوانە کوڕە چۆن باسی چی دەکەن کوڕە دەتەوە لێ گوێت لێیە براژن دەلێ ئەهوە ئەو جێژیان دەگەڵ بووە ئەدی عوڵا خۆ قابلێ منداڵنێ عوڵا قەیدی ناکە بە گەنجی شەڕێک بوو لەنێ و گوتی دارێکیان دەستەریدا بڕێکی جێژ بوو بۆسە خۆی ئێلحانێ عیبنی ئەم بەڕیشی سپی درۆ ناکە کوڕە دەزانم درۆیان ناکەی بەس باشە شوانە تو بە حساب خوێندوتە حەسەنە تو دنیات دیوە ئەتو چەند ساڵە شوانی ئەوە دووبارە دەکاتەوە ئەوە 50 زەمە دووبارە کردەوە دڵم کاکە شتی وانێ دەڵا وا کاکە سیقەی بەشتەکەی یعنی تاسەر کاکە بەخوای بەدەنگێکی نورانی هاواری باشە کوتیچی براژن کوڕە کوتیچی دەبۆ مۆجێڕە کوتیچی شێخ و ئەسحابە چۆن قسان دەکەن پیا چاک چۆن قسان دەکەن بۆ خاتر کی بۆ چه هاتوون داواکاریەکانی هەمووان بۆ جێبەجێ دەکەین هەمووان بۆ جێبەجێ دەکەم بەڵام بچنەوە ئاوەدانی بۆ نورۆیە نا ئاخی ئیوە هاتە پێشی ئیوای دەست دەکەنەکان ناقسەی کرد جوێن لێ بوو گوێ دەخوات ماڵاتێک بۆ لێوێ نەبوونا بەسەری هاهۆی گوێ لە دەنگێ بوو هەر دەنگەکە جۆ لە دەنگەکەی والله مامشو خاصري وي وەک لە بەرتاوی بێت باشە تۆ حمە دەڵێم حوڵا لەو دەوروبەرەی حیسان و نەفەر و شتی وای لێ نەبوون کەسی دیار نەبوو کەسی لێ نەبوو یەک کەسی لێ نەبوو هەر بۆ خۆمان لێ بووین ئەمینو باشە قەیدی ناکات تۆ بۆ مۆجێڕە ئێستی داوای چی لێکردن تەکلیفی چی کرد والله تەکلیفی ئەوەی دەکرد دەیگوت ئەگەر دەوێت داواکارەکان بۆ جێبەجێکەم دەبێ بچنەوە لە ماڵی خواردنێکی چاک حازرکەن پیاو چاکێک دێتەوێ جامە ئێستا چاوەڕوانی پیاو چاکەکەی دەکەی بۆی پەنان بۆ مامچۆقای بۆ ئەو ئێوە هێناوە بۆ خزمان یعنی کابرای لەوێ وای گوت دەنگەکەی وای گوت پیاو چاکەکەی کوتی چاکێک دێتە نێو گوندی بەڵێ پیاو چاک ئێستا بە چاوەڕوانی پیاو چاکەکەی دەکەی باشە حەسەنە من دەبێ مەگەری دەڵێم دانشە عمەر بەڵێ مامشۆ وانەیە کە کوتی دەبۆ ناخواردنێ دەگاتە ئێرە والله دەگوت بەڵام دەبێ خزمەتی چاکی بکەم خوانێکی چاکی بۆ حازر کرد خوانێ چاکی بۆ حازر کرد ئەو کەسەیەگە پیاوێکی مبارەک و پیاوێکی مبارەکی جوانی ئەوە ئێستا چاوەڕوانی وی دەکەین بۆی پەنان بۆ توێ نامام چێ خاو دەبێ فریان کەوی ئەو گوندە و پیاوی بە قوربانە دەم خواردن حازر کراوە
جا بڵێ شتێکی جوانتر لێ هەستە بە زیاد پێکەنی والله هەڕۆمە کوێ خاژنێ مامچۆ خاتوو لە سفرێ بە قوربان بێت و خۆت وەزعی من دەزانی چۆنە من شوانە زۆر چاک نییە حەسەن بەڵێ مامچۆ هەڕۆم دەدەرێ بەلای ئەو لای بەلای مەرقەدێدا قەتێ بدەن بزانن بە شەرەک شتێک بێنەدانایە غەیرەیەک کەسێکی غەریبە ئەگە کەسێک هەر ئاگادارم کە دەعەستم خۆشکەم مامچۆخە ئەمە دەچین بەڵام ئەمە سیقەم بەو شتەی نیە آخری زمانیە سێ نەفەرە و قابلە سێ نەفەر درویا بکەن ئەمە دەچین ئەمە دەچین ئاگام لە وڵاتی بەگە کەس هەر ئاگادارم داڕۆدەی خۆشکەن قوربانە دەبم مامچۆ هەوڵا بێت لە من لێ ئەواگە چوونە سەر چاکەکەی دوعاکە و کرد بەزاتی خۆ هەمیش ترسم لێ نیشتووە عیبەی پێ نایە داوای چوو کرد دوعاەکان و چ بوون ئەمە داواکارین زۆر بوون بەڵام ئەمن داواکاری من ئەوە بوو کتم مامچۆ خان بۆ چاکەوە پەرۆشی تومە لە بۆ من دوعام لە بۆ تو کە دەرێ بە شەر بێ حەوڵا بەیانێکە لە خەوێ هەستاوم سیحەتم زۆر خۆشترە زیاد بێ ئەویش دوعای بۆ خوشکەکەی دوعام بۆ خوشکەکەم کرد لەمێژە بە منداڵیەوەیە هەر نەزاتی نەبوو هەر نەزاتی نەبوو خوایە بەکو باوەی ئەو ئیمانداریەوە دوعاکیشم کرد دوعاشم بۆ تنەوی گێنە بۆ بێنژێ تۆزەکەن بۆ بۆ دێنم دەڕاوە سەبانە و مەسەلەی تێ بگەین حەوڵا بەخسێ تۆ دەکات بەخسێ تۆ دەپێ بڵێ دەبۆ دێنەمە تۆ بڕێک عاقڵ بە بڕێک هیچان بە لە بۆ باش تو بۆ دەگری براژم لە بۆ دەگری چکەین بە قوربان بووم مامچێخە دەمێ فریانکەوی ئەخە فریای چەکەوم چ بووە بەخوای ئەو پیاچاکە ئەگە خزمەتی نەکەین بەخوای دەنهەنجێوی مەگری مە براژن کوڕم مەگری خەمت نەبێ خواتێکە ئەو کەرامەتدارە دێتە نێو گوندی وەڵڵا لەسەرەوان گۆڵە چاوانی دادێت خزمەتی دەکەم ئادیا دێمە دەرکردە بۆ چێ دێ ماڵەندە بۆ چیا پێم سێنەوێ قسەی دەکەی ماڵەت باچخە چ بووە باچخە چ بوو چی پێ وایە کەرامەتدارەکەی کەرامەتدار یەکەی شنۆە دانێکی چووکەنەیە مامچۆخە عەجایب یەکی چووکەنەیە وەرە هەستە قاعدە قاوەڵی ماڵەت هەستە 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 لە شوێ خوا کەرامەتدار خوا لە شوێ بە کوێ دەهاتە دەڵێ کەرامەتدار کوڕە کەرامەتدارەکە لە کوێ خوات بەگشتانێت دەستەی ماسکە خێر و بەرەکەت ڕۆنە گوندی على سيدنا محمد اللهم لازم دست محمد خود دستی ماسکه کنم خیر و برکت ولی ما الله اكبر ولا حول ولا قوه الا بالله يا بريد مريم خير وبركه تينا لبوني وقندي كرامه دار هات نشانك راس درتو اللهم صل على سيدنا محمد فرمو يا اخوان بخيري خير وبركتنا حر سبحان الله كشو هوا كش خوش بو واش درتي وك عمر دركنا ولا ليقرا بقى كرامه دار بكاتو ليقرا كرامه دار اي ما شاء الله ما شاء الله سبحان الله قاعد لي سبحان الله سبحان الله فرمو بشري كرامدان لبو خوهر ديارة وقبل بركة لبو نادي جانلهم ساوني بدرك كنا ذكرها ما حوله سبحان الله العظيم كاشي جاوتا دبرد مدم دلم وقتی نوێژەیە باچی نوێژەکەی بکەین ئۆزابینەوە نانی بخۆین سفرە بە خزمەتی جەنابەت بە هەموو نەوعی ڕازاوەتەوە کوێ خاجە بە قوربان چاوی من
زارێ وەختی نوێژەی ناکە سفرەکە ڕاخراوە با بچین نانەکەی خۆی جادو عادەچی نوێژەکە عەلیژەکەی مەیس کەما بە زۆر برسێ مام شێخە کەما بە زۆر برسێ باش باشە فەرمو بەڵێ عمر چەند دەوێ باشە دەبوونی ناگەڕێ هەڕۆ نەژووری هەڕۆ باش فەرمو چەند دەوێت ئاخر باشە پیاو چاکەم بردو مام شێخە بۆ قورحانی ئەمن هاچەندەکەم قەناعەتەمە بێ کابرای بەهۆی ئەرێ کوڕاحم بەلحەیان نەبێ وا ئاگای لێیە زیواڵ زیواڵت دەکەم ئەگە مام شێخە ئەمن ئەوە پێ وەختو زە لە ڕێن وشتی دەچی ئەرێ بەخۆی پێم هیچ بۆ پێ ئەوە وەکی مانداران ناچێت مام شێخە وا ئەگە کەرامەتدارە گومانەکەم دەبڕی دادن ئەمن دەزانم تو پیاوێکی عاقڵ ئەیدێ ناکە بەس بۆ کتم بڕۆ دەسین جەماعەتە چی دەکەین کابرای کەرامەتدار و کابرا ئەگەر پیاوی ساگ بێ چۆن ناخوازەوە پێش جەماعەتی باشە بەڵام گومانێ نەکەی ها ئیساین چاکە ئیساین چاکە جاتە ساینس دەکەم ئەتوو لەسەر سفرێت بەس دوو دەقانم مڵەتی پێ بدەم شوخە باشە مڵەتی پێ بدەم جامن ڕاست و دروستی ئەوی کابرات پیشان دەدەم باشە مەرحەیان نەبێ ئەوەندە خوا بەرەکەتێکی لە گوندی خستووە ئەوەندە پیاو چاکە ڕووی دەمە کردووە پیاوی چاک ئەمن کەنجم حیا نەبێ کەنجم بێ ئەمرێ جەنابەت کردەوە شتێکم کردووە جەنابەت حەیدار ببی باشە من کوڕە دەبا بکەین باس لێم دەگەڕێی دوو دەقا خوا بەزیادیکە بەزیادوانەی بڕیا ئێستا مهم ئەوەیە کاشی کەرامەتدار خواردنەکەی بەدڵ بوو بێ خوالت بەزیاد بێ جەنابی کوێخای بەڕاستی شتێکی زۆر نازدار سازرا بوو خوا لە مەرحەمەتت بەزیاد کە خەیدێ ناکە بەس مام عەوڵا خەتایەکە لەوە بوو ئەگەر زوو خەبەر نارد بە گیسکەکەم لە بۆ دەکوژ قوربان ئاو نانی جەناب هەروە فریا کەوتین داوای لێ بردن بتأكيد زانا اللهم صل على كسيتي كم نيا ونوراني نوراني بياوشي نوراني نوري لي دباري نور سنا استعيش كوتاي وتخوا زاتك اخوات لي دكم كاشي مبارك بزين مهل حفتيك الميوان بنينا والله بيد الخوات خزمت يدكم لسرودي وخانه داد سيمام شو خاي مشكنا سيمام الله اتوشي تكذيب سيمام شو خاي مشكنا ليش بمام شو خاي يا ربي اما يسلق سيمام شو خاي درناتي هل شكارك اتوهبو هل بيستيك تهبو دبرد مرم انا حول الله وسيبه بشتيمو هالوادي ودرما حاول كاشم بزين مهلت كاف ربي اخوي قورتني تقنا ذا يا ربي اخوي مرحمة باشا بري باشا لبو عقلي بيناش كعمبر باشا لبو ودي شو اتومي كل ذا فايدتي قنيه جنابي شو خاي والله كاكا عمر جان بينا تيرو برنان وكيف بينا كاكا ومي ويبينا هو دم شتا ولا تريكا قلتم با توز الشنانه كذا بينا مستخوارش او اخونا تريكونا خماليو وخير وبركتي زنابته زياد بس هذا بس تساوت خوشم باشا حمر اما بس ترينها باشا انواعي ميوزعتني عمر لبوت سريتنا ما بشوخه او مهمات خوتي دا او زاد بي انجاز من بدي لسر اذن جنابت امن تاخي كرنوكي جنابي كرام الداري ده كما كاين جازات لسر به مرحي طبعا انا مرعبرون نبي سبحان الله خوشه امن قد اتو حي دارنا كدوي امن دبي ان شاء الله سري جنابت برس كما اتو ليم قردو دكان باشا ما مشوخه امن جوم لي بزوري باس كرامتي دخو على برجع كرامه دار والله بساتي خوش شوخه امن قناعه من ابو بيم خوشه قناعه شوشتي واقع هذا شو قناعتني ما مشوخه ليه قرا خيدي دوز داير ندم نعم دي بيم خوشه ما معولا قناعتي بيم كم تحقيق النبي كده كم اقدر شو امن واحد بي اوزاد قناعه با اعترافي لكي والله في لك اعتراف زلي شي ديكا صلت لك حتى شو انا ببرع قال كردم باشا بس بزاني امن لبن اوتري ميويش كم دعناوا والله يفهم سري وقصدك يعني تو بيدوا كرامه داري نازاني جا اغزاني او دله سير روجي لا فاول دستن وانا جا والله جا جاتو اقلد بسير روجي دي بشكي قالت هولت رشكادين دبي بزاني لا ل 5 سنتيمتر تدا وا قربان زاسي تدا هو تري دي قابل موزة تدابي هيك شركه تدا قابل موزة تدابي كاكا اغزاني امن احترافت بيدك اغا نشد زاني او دي ما مشوخه امريكا
هەرچی پێخۆش بۆ مامشۆخای ئەمن جێبەجێ دەکەم ئەمری جەنابی ئەنی ئەتو شتێکت لە بنێرە شاردۆتەوە میوەیە ئەویشەر میوەیە ئەویش کاکە ئاسانکاری بێ بە هەر میوەیە یعنی تێگەی نەزانم ئێستا لە بۆ دەبێت چاوی تو دارکاری دەکەم چاو لە کرامەتی بێ چاو لە کرامەتی کرامەتی خۆ بنوێنە کرامەتەکەی بنوێن لا چاو لێ دەخوات چۆن دەزانی چی تێدا لەسەری چی تێدا لە بنەوە ئەوی تێدا لە بنەوە شەرترەیە بەڵێ بەڵێ قوربان چی تێدا قوربان کرامەت ترێی نەبێ هیچی دیکەی تێدا نیە نادەبە کرامەتەکەی ڕانێ داخواچی تێدا خۆ هەنار نییە غەیری ترێی نەبێ هیچی دیکەی تێدا نیە هەمبەر بەڵێ حیان بەری لە ترێی بترازە چی تێدا مامشۆخا با دووە وەڵامێم داتێ و ئەمنیش بۆت پێت دەڵم چی تێدا ئەدیگا هەتری تێدا بخۆ پێلاقیکت بەحینی کە لە چێلا ڕازدا دەدەم وەڵی لەسەر دەستی نەقەپان زانم لەسەر دەستی مام عوڵای و کەرامەتداری یەک دانە هەفتم حەز دەکەی ئەدەوێ ئەو دۆستێکە ئێستا کەرامەتدار کوڕە کاچی کەرامەتدار چی تێدا دە پێم بڵێ چی تێدا بنێرە شەرمەزارن نەکەی دە پێم بڵێ کاکە ئەگەزانی ئەمن ئێستا لەسەر دەستی بامشۆخای لە باتی دەستان لاقانی ماز دەکەم دەی بە قوربان دە پێم بڵێ دەی والله نازە باشە کاکە لە غەیری ترێی نەبێ هیچی تێدا نیە و تەواوە مامشۆخا بەستری تێدا ئێستا پێت دەڵم چی تێدا لە من ترەکەی چی تێدا ئەوەتە ئەو هەرمەیەم دەوێدا شاردبەوە تۆم زام دەخوات تا سندی عقل پێ ئەو کرامەتەکەت بوو چاو لێ مام عوڵا هەر 4 ساڵ جارێک هەر 2 ساڵ جارێک کەسێک ئیوان فرت و فێڵە لێ دەکا و لێن دەخوارە تا نانەکەی دەخوا لەنا هیچیان تێدا بەسەر نێ و هیچیان لە حەق بەدارێت تەماشا لێ دەکەم ئای دنیا مەڵاهی مام عوڵا عومەر ڕاستی کرد هەدەقەی یەکەم ئەمە هەر بۆ خۆمان میلەتیشی سادە و ساوی بکەیت هەر کەسێکی دێ دوو قسەی تەڕ و تۆڵ و جوانن بۆ دەکا وەگە و کاچی حەچیمەی وەگە و کاچی کەرامەتدارەی هەڵەندە خەڵەتێنێ تا 4-5 ساڵە هەر بۆ خۆمان میلەتیش ساویکە لێگەڕە بە هەراوان بەسەر بێ هەڵە مەحەوڵە لەگەڵی شتەملی بکرم فڕی دەنێ حتا بەدەستی خۆم نەکوشت سوێن بەخوای لە ماڵی خۆم نەبا بەدەستی خۆم دەکوشت